گفتوگۆ دەکەین لەبارەی قوارەی هەرێمی کوردستان. ئەر بەزدی قوارەکە لەبەردەم مەترسی فعلیدایە یان ئەمە سیاسیەکانن بۆ بڵین ترس دروستکردن لە دڵی یەکتردا ئەمە باز دەکەن یان بۆ بەدەستهێنانی وەکو دەڵێ وەکو جۆرێک لە هەڕەشە لە یەکتری باز لە مەترسی لەسەر قوارەی هەرێمی کوردستان دەکەن. گفتوگۆیان پرس و باس بابەتاکەین لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر ڕێبوار ڕەوف مامۆستای زانستە سیاسیەکان لە زانکۆی هەڵەبجە توێژەری سیاسی. دکتۆر سڵاو لێ بێم کاتت باش سپاس بۆ بەشداریکردن لەگەڵمان. دکتۆر قوارەی هەرێمی کوردستان تۆ وەکو ئەکادمیەک پێمان بڵێ وەکو توێژەرێکی سیاسی ئایا بە فعلیز مەترسیەکی لەسەرە؟ پێشەکی سڵاو بۆیەوە بۆ بینەرە بە ڕێزەکانیشتان. طبعاً مەترسی تۆ مەترسی ئەبێ بە کاتێکای سێری مەترسی بکەی بزانە بەرژەوەندی ئێمە وەکو هەرێمێک کە دەوڵەت دین ئەگونجێت یا هاوتەری بە لەگەڵ سیاسەتی ئەو وڵاتانەی یا ئەو وڵاتەی کە پارێزگاری لە ئێمە کە لەم کاتەدا توانین بڵێین هەندێک لە وڵاتە ئەوروپیەکان بەگشتی و ئەمریکا بە تایبەتیە. ئێمە ڕوونە لامان کە ئەوەی هەرێمی کوردستانە پارێزی ڕاستە خۆمان بەهێزی خۆمان زۆر گرنگە بەس بە دەرەجەی یەک ئەمریکایە یعنی ئەمریکا و هەنێ لە وڵاتە ئەوروپیەکانە داکۆکی لە بوونی کوردەکەن بەم شێوە بوونی هەرێمەکە بەم شێوە ئەگینام ئەزمونە لە پارچەکانی تری کوردستانە نییە بۆیە وەکو خۆشتان ئاماژتان پێکرد ئەمە ترسیەکە بۆ وڵاتانی کە کوردیانەیە چونکە پرۆژەکە دوایی لە وڵاتانی تریش دەکرێت دووبارە بپێتەوە. بۆیە ئێمە لەم کاتە ئەبێ زۆر بەوریاییەوە تەعامل بکەین ئەگەر بێت و بەرژەوەندیەکانی وڵاتە زلێزەکان لەگەڵ ئێمانەوەی ئێمە نەگونجێ ئەوە بە تەکید دەکەوێتە مەترسیەوە هەروەک چۆن هەندێک لە علاماتەکانیمان بینی لە ماوەی ڕابردووە. باشە دکتۆر مەترسیەکان چین؟ ینی بۆ نوێمە کە دەڵێن مەترسی هەیە ئایا مەترسیەکە تا ڕادەیەوەی هەیە مارێمێکی فیدرالین و لە دەستوردا چەسپاوە ئەمە ئایا دەگا بەوەی کە ئەم فیدراالێتەمان لێوەربگیرێتەوە ئەسڵەن ئایا فیدراالەتی پێمان دراوە تا لێمان بسەنرێتەوە؟ طبعاً تۆ کە ئەچتە ناو حکومەتێکی فیدراالیەوە ئەمە بێشڕوت نییە تۆ دەبێ هەرێمێکی یاساییت هەبێ هەرێمێکی دەستوریت هەبێ طبعاً ئێمە لێرە هەڵبژاردنمانەیە دەبێ حکومەت تەشکیل بکرێ ئەم شتانە ڕاستیەکەیە بنە کێشە کە لە ڕاستیا بەهۆی ناکۆکی نێوان هەردوو پارتە ڕئیسیەکە کە یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستانە کێشە دروست بووە. من لێرە ناڵێم تاوانەکە کامیانە بە دەرەجەی یا کامیان نیە بەڵام هەردووکیان تاوانبارن لە مەزمونە چونکە وەکو چۆن خۆیانی دیعای ئەوەکەن کە هەموو دەستکەوتێکیم هەرێمە ئەوان خاوەنداریەکەن کەوابێ هەموو خراپیەکیشیە هەموو فەشەلێکی سیاسی و حکومڕانیش هەر پشتی شێری بەر ئەوانەکەوێ بۆیە ئەگە تۆ نەتوانی بە شێوەیەکی سیستەماتیک حکومڕانی بکەی لە هەرێمەکە بیسەلمێنی کە تۆ ئەزمونێکی سەرکەوتووی هیچ مبڕێک نەدەی بە بەغداد ئەو کاتش بەغداد ناتوانێت ڕیاکشنی هەبێ بەرامبەر تۆ وڵاتە سلێزەکانش دەتوان داکۆکیت لێ بکەن بگرە تۆ توانی ببی بە نمونەیەک بۆ ئەوەی هەرێمی تریش لە عێراقا دروست بکرێت. گەورەترین کێشەی فیدراالی ئەوەیە کەمە فیدراالیەکمان نییە لەسەر ئەساسی دروستبوونی چەند هەرێمێک بێ و دەسەڵاتێکی تەوازن لە نێوانیانە هەبێ بۆ نمونە ئەگەر ئێمە هەرێمی ئەنبارمان هەبووە و هەرێمی بەسڕە و هەرێمی ناوەڕاستمان هەبووە و چەند هەرێمێکی بچووکی دیکەمان هەبووە ئەو کاتە فیدراالەکە بووە فرەهەرێمی بەڵام ئێستا بۆیە کێشە هەیە ناهاوسەنگە. باشە دکتۆر بڕوات وایە ئێستا کۆمەڵگەی نێودەوڵەتی و زلێزەکان ینی لەسەر هەمان ڕۆیابن پێدوانیان ڕویان گۆڕاوە ئێستا لەگەڵ بەهێزبوونی مەرکەزان ینی زۆرجار لێرە و لەوێ نەیان شاردۆتەوە تویانەوەی لە هەرێمی کوردستانیش لە باشووری کوردستان دروست بووە وەکو جۆرێک ینی با من وانایی بێنم بڵێ لە دەستمان دەرچووە گەرنا ڕێگەیان بەوەش نەدەدا. خۆی ئەوە کێشە ڕئیسیەکەی ئێمە دەبێ سیستەمی نێودەوڵەتی بخوێنیەوە ئەوەی کە پێڵێن نەزمی جیهانی ئێمە لە کاتێکا دیفاعمان لێکرا و بەرگریمان لێکرا کاتی ئەمریکا زلهێز بوو تاکجەمسەری بوو ئەمریکا منەتی بە کەس نەبوو لە کەسیش نەوێترسیا ئەو کاتش ڕژێمی ناوەند کە سەدام بوو سیاست و حکومڕانەکەی لەگەڵ بەرژەوەندەکانی ئەمریکا نەوە گونجایەوە بۆیە ناچار بوون باڵپشتیەکی لاوەکی هەرێمی کوردستانیشیان کرد لە سەرەتا دوای سەری کێشا بۆ فیدرالیزمەوانە خۆ لە سەرەتاوە ئێمە جێمانیانی هێشت وەکو هاوشێوەی شیعەکان دوایی بەهۆی ئەوەی کە بووە پرۆژەیەکی مرۆیی
و بە دەرەجەیەک بە پاڵپشتی فەڕەنسایش نەک ئەمریکا ئێمە توانیمان لە نەتەوە یەکگرتوەکان پاڵپشتی وەربگرینەوەوانە. بەڵام دوای ئەمریکا ناچار بواتە ناو پرۆژە و وەکو زلهێزێکی یەکەم هاتە ناو پرۆژەکەەوە بۆی بە سوودی خۆی هەرچۆنێ بێ بشکێنە کەوابی ئەمە سەرەتا پرۆژەی ئەمریکی نەبووە بۆیە ئەمریکا ئەکرێ هەر دەقەیە دەستی لێ هەڵبگرێ بەڵام تاکو ئەم دەقەیش بەغدان نەبووەتە بەدیلێکی لەو شێوە بۆ ئەمریکا کە دەست لە کورسان هەڵگرێ بەڵام ئاماژەکان بەرەوە ئاراستە پێمانەڵێن هەنگاوە لێت بۆیە ئێمە لەم کاتا بێ ئەمریکا دەستمان لێڵگرێ دکتۆر بەڵێ دەست لێ هەڵگرنێکی ئەتوان بڵێم 100% نا بە وریاییەوە بۆ نمونە ئەوەی لە سووریا هەیە ئەکرێ لای خۆشمان دووبارە ببێتەوە گەورەترین باڵەخانی لە هەولێر هەیە دکتۆر ڕەنگە سەیەکێک وا بڵێ گەورەترین باڵەخانی لە هەولێر کردوێتەوە لە ناوچەکە چۆن ئەمە چۆڵ دەکا و جێمان دەیەڵێ و دەستمان لێڵ دەگرێ و پشمان بەردەدا و جاخۆ من هیوادارم دەست هەڵ نەگرێ هیوادارم ئەم ئەزمونەی هەیمانە لە دەستمان دەرنەچیە ئەمە دوجار لە دەستدانی ئەزمونە تەنازەرە نییە بۆ یەکێتیان پارتی زەرە بۆ هەموو تاکێکی کورد ئمە پێویستە بەرگری لێ بکەیت من هیوادارم ئەو باڵەخانە و ئەو نوێنەرایەتی ئەمریکا وڵاتی ئەمریکا کە لە هەولێرا هەیە فراوانتر بکرێ و بەرەو ئەزمونێکی باشتر هەنگاو بنێن ئەمە هیوایەتی هەمومانە بەڵام ئێمە تەنها لێرە ئاڵێن ئەبێ وریای بین ئەمەش حەقی خۆمانە ئێمە وریای بین و حەزر بکەین لە هاوکێشەکان باڵەخانەیە چییە بۆ ئەمریکا بێ سیاسەتی خۆی بگۆڕێ یعنی ئەمریکا چەندین زەرری کردووە لە ململانی نێودەوڵەتیەکانە چەندەی ڕابردووە و دەست لە هەموو زەرەر و زیانەکانی خۆیان لەگرێ ئەمریکا لەم کاتە ئێمە پێویستە لەوە ئاگادار بین کە ئیدارەی ترامپ لەگەڵ بەرژەوەندیایە بە دەرەجەیەک لەگەڵ بەرژەوەندیایە هەر کاتێ بەغا توانی بەرژەوەندەکانی خۆی لەگەڵ ئەمریکا 100% جێبەجێ بگونجێنێ ئەمریکاش سوود ببینێ ئەو کاتە خۆ باڵەخانەیە تۆ پێت وایە باڵەخانەیە ببێتە ڕێگری ئەمجا باڵەخانە لەو کاتە و لەو سیاسەتە و لەو سەردەمەی لە ساڵەی ئەمریکا بە پێویستی زانێ ئەکرێ لە دەیەکی ترا ئەو باڵەخانە بە پێویست نەزانانی یعنی مەبەستی من ئەوەیە تۆ نابێ پشت بە باڵەخانەیەک و بڕیارێکی ئەمڕۆی ئەمریکا ببەسی تۆ ئەبێ دامەزراو بی ئوستاز یعنی ئەگەر تۆ هەرێمێکی دامەزراو دروست نەکەیت و دەسەڵات دەستا و دەست نەکات و دەموچاو نەگۆڕێت و ئەزمونێکی دامەزراوەی باش نەبێ و سیستەمێکی دادوەری سربەخۆت نەبێ و سیستەمێکی سیاسی تۆکمەت نەبێ یعنی ئەمریکا چی مەجبورە تەعامل لەگەڵ توا بکە ئەگەر بەغا بەهێزتر ببێ لە چاو تۆوە چونکە ئەمریکا ئەوێ داهات و سەرۆت و سامانی ئەم وڵاتە بۆ خۆی بەرێ یعنی دوجار ئەمریکا ڕاستە خۆی لەژێر پەردەی لیبرالیزم و سربەخۆی و مافی مرۆڤ و ئەو شتانە دێتە پێشەوە بەڵام بە دەرەجەیەک بۆ بەرژەوەندیە دکتۆر بۆ پێیەوە توێژینەوەیشتان کردو لەسەر مەترسیەکان لەسەر قوارەی هەرێمی کوردستان ینی چی دەڵێ بەهێز و لایەنە سیاسیەکان دوایەوەی ینی دوایە و بە دوواداچوونەی کردان گەشتون بەچی وەکو توێژەرێکی ئەکادیمی ینی گەشتون بەچی دەتەوێت چی بڵێ یایە مەترسیەکان جددین و دەبێت چی بکەن لایەنە سیاسیەکان هەرێمی کوردستان دەڕاستیە ئەوەی لە سۆشیال ساینسا هەیە چی سیاست بێ چی کۆمەڵایەتی بێ توێژینەوەی کۆمەڵایەتی بێ هەر بوارێکی تر ئینگلیس دەڵێ there is no right or wrong answer هیچ وەڵامێکی تەواو ڕاست و تەواو هەڵەمان نییە ئەمە تەنها توێژینەوەیەک ئێمە مەترسیەکانمان خسۆتە ڕوو ئەکرێ هەڵە بینەوە ئەکرێ شایانی ئەوەش بێگوێ لێ بگیرێ ئەمە تەنها توێژینەوەیە کە ڕاستی ئەمە بڵێن گوێمالیە گیراوە گوێمالیە نەگیراوە گفتوگۆشمان لەگەڵان نەکراوە تەنها ترسێکەوە خۆمان خستومانەتە ڕوو لە ڕووی ئەو خوێندنەوانەی کە هەیمانە هەڵسەنگالمان بۆ پرۆژەکە کردووە و تەنها چارەسەریش لەم کاتا ئەوەیە کە بە دەنگەوە هاتنی لایەنە دەسەڵاتدارەکانە بە تایبەتی کێتی و پارتی هەر کەسێ بێوێ ئەم ئەزمونە بەهێز بکە پێویستە دەسەڵاتی هەبێ لەم هەرێمە یعنی من گۆڕانکاریم پێ ناکرێ کەسانی یاسایی گۆڕانکاریان پێ ناکرێت لەبەرو دەسەڵاتمان نییە گەورەترین ڕیفۆرم لەم هەرێمە بکرێ ئەوەیە کە دەسەڵاتدارەکان ئەبێ تەسحیە بدەن تەسحیە بدەن بە پێگەیان بە سەروەت و سامان و دەسەڵات و دەسەڵاتی ناو حکوومەتیان تاکو ئەوان تەسحیە نەدەن تۆ ناتوانانی بەرەو پێش بڕۆی ئەبێ ئەم وڵاتە بە دامەزراوەی بکرێ کەسانی شارەزا و بەتوانە بەڕێوەی بەرین ئەبێ ئەم نیزامی کە هەیمانە ئەم سیستەمی کە هەیمانە جۆرە لە گۆڕانکاری تیا بکەین بەرەو دامەزراوەی بکەین خۆ ئەوەش ڕوونە چۆنەکرێت دامەزراوەیەوە دەسەڵات دەستا و دەست بکات دەموچاوەکان بگۆڕێن سیستەمی دادوەری بێ لایەنانە و سەروەر بێ دەوڵەتێکی خاوەن
دەستور و خاوەنی یاسامان هەبێ خۆ تەنانەت ئەگەر دەستوریش نەبێ ئەمە بتوانین حکومڕانێکی ڕێکوپێک بەڕێ بکەین چەندی وڵاتەیە دەستوری نییە بەڵام دەستور بۆ خۆمان ضرورە چونکە کەس سنووری دەسەڵات و پێگەی خۆی بەکارهێنانی پێگەی خۆی نازانی یعنی ئەکرێت تۆ دەسەڵاتی خۆت زیاد لە پێویست بەکاربێنی ئەکرێ بەو شێوەش بەکارێنێنی کە لەسەرتە بەکاری بێنی بۆیە کە دەستورت هەبوو تۆ هەموو سنوورەکانی خۆت دەزانیت بەداخەوە نەبوونی دەستوریش بۆ خۆمان بۆتە کێشە یعنی ئەمە بێت سوود لە بەغا ببینی بۆ نمونە بەغا لە 2023 عێراق ئازاد دەکرێت لە 2005 دەستورە نووسنەوە لە ماوەی 2 ساڵە یان لە بەغا چەندی دەموچاو گۆڕانکاری بەسەرادێ لە بەغا تاکی وا دێتە سەر دەسەڵات کە تا دوێنێ پێگەی نەبووی سە بۆتە ترس بۆ سەر هەموو دەسەڵاتە گەورەکان ئەمانە ئەبێ لە هەرێمیشە جۆرێک لە ڕنگدانەوەی هەبێت. سپاس دەکەم زۆر بەڕێز دکتۆر ڕێبوار ڕەوف مامۆستای زانستە سیاسیەکان توێژەری سیاسی سپاس بۆ بەشداریکردنی لەگەڵمان زۆر